قوتابیان خۆشەویست لەوانەیە شتە لەگەڵتان دەمەوێت جوانەی دوون لە بەشی چارەم نەخشە ڕاددارەکانە. نەخشە ڕاددار ئەو نەخشەیە کە بە شێوەی ڕێسایەکی ڕادداری یەک گۆڕاو دەنووسێت، تەنها دەبێت یەک گۆڕاوی تێدا بیتن. بینە سەر وێنە ڕوونکردنەوەکانی نەخشەی هێڵی. یەکەم نەخشە هێڵیە کاتێک ئێکسەکە توانی یەکە وێنە ڕوونکردنەوەیەکەی هێڵێکی ڕاستە، خەتێکی ڕاستە. ئەگەر پێشی مونجەوی تەبعاً بۆ شێوەیە بەسەر دەکەوی و پێشەکەندرا ئەگەر پێش سالبی بۆ شێوەیە دێتە خوارێ. ئەوە ئەگەر هاتوو پێشی ئێکسەکەی سالب بوو. ئەگەر هاتوو هێتە مەشا قوتابیان ئەلێرەش لەسەر نەخشە دووزاش وێنێ ڕوونکردنەوەیەکەی بەو شێوەیە عرفی و ڕوو لەسەرەوەیە لەبەروی پێشی موزەبە هەر هەمان نەخشەسەوە نەخشەیەشی دووزایە. هەر هەمان نەخشە ئەگەر هاتوو پێشی سالب بوو ئەوە نەخشەکە ڕووی دەکەوتە خوارێ. نەخشەی ترمان هەیە نەخشەی سێجا. تەماشا قوتابیان نەخشە سێجا یعنی ئەکستوانسێ ئەگەر هاتوو پێشی موزە بوو ئەوە وەکو عرف ئێنە، عرف ئێنی ئێن کاپیتاڵ. تەماشا قوتابیان بەو شێوەیە ئەگەر هاتوو سالبەک لە پێش ئەکستوانسەکەی بوو ئەها بەو شێوەیە سالب هەبوو ئەو عرف ئێنە وەردەگەڕێ بەو شێوەی لێ دێتن. نەخشەی پلە چوار ئێکستوان چار بەو شێوەیە بە شێوەی دەبلیو ئەگەر هاتوو سالب بوو ئەو دەبلیو وەردەگەڕێ دەبیتە ئێم. نمونەی یەکەم دەڵێ باسی شێوەی ڕوونکردنەوەی ئەم نەخشانە بکە. ئەوە نەخشەکەیە وای یەکسانە سێ ئێکستوان سێ کەمی پێنج ئێکستوان دوو کەمی دوو ئێکسکۆ یەک. طبعاً ئەو ڕوونکردنەوەکەیتی طبعاً ئەو نەخشە پلە سێیە سێجایە. ئەم نەخشەیە طبعاً شێوەکەی لەسەر پیتی لاتینی ئێن کاپیتاڵ دەردەچێت. وهروەها دوو گۆڕانکاری تێدایە. یەکەکیان بەو شێوەیە، یەکەکیانیش ڕوو لەسەرەوەیە بەو شێوەیە گۆڕایە لە شێوەیە گۆڕایە لە بۆ ئەو شێوەیە. شێوەیەکەم طبعاً دائیمەن وێنە ڕوونکردنەوەیەکان لە چەپ دەڕۆی لە بۆ ڕاست. زاری یەکەم بەو شێوەیە ڕوو لە خواری، زاری دووەم ڕوو لە سەریا. نمونەیەشی تر ئێکستوان چار کەمی هەشت ئێکستوان دوو ئەوە ڕوونکردنەوەکەیتی. طبعاً ئەو ڕوونکردنەوەیە ئەوە نەخشەیەکی پلە چوارە. شێوەکەی تەماشاکەن لەسەر شێوەی پیتی لاتینی دەبلیو ئەگەر هاتوو سالی پێش گوتمان ڕووی دەکەوتە خوارەوە وەردەگەڕێت دەبیتە ئێم. دوو گۆڕانکاری تێدایە دوانیان بەو شێوەیە. تەماشا ئەوە یەک ئەوە دوو. دانەیەکیشان بەو شێوەیە دانەیەک ڕووی لە خوارەوەیە. دینە سەر هەوڵ بدەکمان هەر لە هەمان منەی ئەو جارە سالب سێ ئێکستوان سێ ئەوە نەخشەیەکی سێجایە. دوو گۆڕانکاری تێدایە. ئەوە ئەگەر سالبەکەی لە پێش نەبی دەبتە عرف ئێن بەس لەبەروی سالی لە پێشەوە ئەو عرف ئێنە ئێن کاپیتاڵ وەرگەڕایە. ئێستا ئەوە دوو گۆڕانکاری تێدایە. یەکەکیان تەماشاکەنێ بەو شێوەیە ڕوو لەسەرەوەیە، دوای ئەوە گۆڕایە بەو شێوەی لێ هاتیە. نمونەیەکی ترمان هەیە ئەوەشان ئێکستوان چار پێشی موزەبە دەبتە دەبلیو بەو شێوەیە. ئەگەر هاتوو پێش سالب بی دەبیتە ئێم کاپیتاڵ ئێم عرف ئێم. ئەگەر پێشی سالب بوو ئێکستوان چارەکە ئەگەر پێشی سالب بیتن پێشی ئەو ئێکستوان چارێ سالب بیتن بەو شێوەیە دەرەسی دەبتە عرف ئێم. ئەوە نەخشەیەکی پلە چارە دوو گۆڕانکاری تێدا. گۆڕانکاریەکانیش تەماشاکەنە قوتابیان
دوانیان ڕوو لەسەرەوەیە دوانیان بەو شێوەیە وهروها دانیشانیش بەو شێوەیە دێنە سەر بەهای ئەو پەڕی طبعاً بەهای پەڕی کاتی هەلکارڕوونکردنەوەی نەخشەیەک بەرەو سەرەوە دەچێت ئەگەر هاتوو هەلکارڕوونکردنەوەیەک بەرەو سەرەوە ڕۆی دواتر بەرەو خوارەوە ڕۆی ئەوە بەهای گەورەترین تۆمار دەکاتن پێی دەڵێن بەهای گەورەترین کۆتایی خۆزێ ئەگەر هاتوو قوتابیان ئەگەر هاتوو نەخشەیەک بەو شێوە بەسەکە دوای هاتە خوارێ لە کاتی گۆڕینەکە لە بەسەکەن دو هەچوونە خوارێ ئەوە بەهایەکمان پێ هەیە پێ دەڵێن بەهای ئەو پەڕی ئەمە بەهای ئەو پەڕیمانەیە دوو زۆر بەهای ئەو پەڕیمانە یەکەکیان گەورەترین بەهای ئەو پەڕی وەرەوە بچووترینمان لە پێی دەڵێن گەورەترین کۆتایی خۆزێ و بچووترین کۆتایی خۆزێ ئێستاوە گەورەترین کۆتایی خۆزێ دەڵێ کاتێک هەلکارڕوونکردنەوەی نەخشەیەک بەرەو سەرەوە دەچێت و پاشان بەرەو خوارەوە دادەبەزێت لە ماوەی بوارەکەدا نەخشەکە بەهای گەورەترین کۆتایی خۆزێ وەردەگرێت لەو ماوەیە دێنە سەر ئەویت کە ئەگەر هاتوو نەخشەیەک بەرەو خوارەوە ڕۆی دوای ئەوە بەرەو سەرەوە بڕوات ئەوە لە ماوەی بوارەکە پێ دەڵێن چ وەردەگرێت بچووترین کۆتایی خۆزێ خاڵکمان لە دوو زەوی دێتە بچووترین کۆتایی خۆزێ دەبتە بەهای ئەو پەڕی بەڵام بچووترینیان وەردەگرێت لەو ماوەیەدا دێنە سەر خاڵی شلۆق خاڵی شلۆق دەبێت بە خاڵەکانی سەرهێڵی چەماوەکە کاتێک بەهای ئەو پەڕی دەنوێنێت دەوترێت خاڵی شلۆق ئەگەر هاتوو نەخشەکە بەو خاڵەدا ڕۆیی ناوچەی ڕوولەزیاد لە ڕوولەزیاد بۆ ڕوولەکەم یان لە ڕوولەکەم بۆ ڕوولەزیاد ئەوە دەبیتە خاڵی شلۆق نەخشە سێجاکان تەماشا قوتابیان بزانین چەند خاڵی شلۆقمانەیە نەخشە سێجاکان بەلایانی زۆرەوە دوو خاڵی شلۆقیان هەیە نەخشە لە چوارەکان بەلایانی زۆرەوە سێ خاڵی شلۆقیان هەیە کەواتە لە بۆمان بەدەردەکەوی بە شێوەیەکی گشتی کاتێک نەخشەیەک پلەکەی هەرچەند بێت یەک دانە کەمتر دەبیتە خاڵی شلۆق ئاگادار بە بەڵام بەلایانی زۆر یعنی ئێستاگە مەسەل نەخشێکمان هەبی پلە ئێم بیتن هەر پلێک بی پلە دا مەسەلم بۆ نمونە ئەگەر پلە دەبیتن باشە ئێن کەمی یەک یان یەک دانەیە کەمتر بەلایانی زۆر نۆی هەیە دەشکری هەشتی هەبی هەفتی هەبی نەخشە لە نەخشە فەرق دەکەن بەڵام ئاگادار بە هەر نەخشەیەک پلەکە هەرچەند بوو دانەیە کەمتر دەبتە ژمارە خاڵە شلۆقەکان بەلایانی زۆر تەماشاکەن قوتابیان کاتێک ئەوانە خاڵی شلۆقن دائیمەن کاتێک نەخشەکە لە ڕوولە زیاد بۆ ڕوولە کەم لەو شوێنێکە گۆڕا دەبتە خاڵی شلۆق دوو بەهای ئەو پەڕ هەیە یەکەکیان گەورەترین یەکەکیان بچووترین ئەومان باس کردیا ئەلێ لەسەرەوە پێناسەکە بەڕوونی دەڵێ بە خاڵەکانی سەرهێڵی چەماوەکە کە ئەو پەڕی بەها دەنوێنن دەوتێت خاڵی شلۆق لە ڕێڕەوی نەخشەکە کە نەخشەکە لە کاتی پەڕنی بەو خاڵاندا دەگۆڕێت لە ڕوو لە زیاد لە بۆ ڕوولەکەم بۆ پێچەوانە ڕوولەکەم لە بۆ ڕوو لە زیاد تەماشا لە ڕوو لە زیاد بۆ ڕوولەکەم کەواتە خاڵی شلۆقە لە ڕوولەکەم لە بۆ ڕوو لە زیاد کەواتە ئەوەیان خاڵی شلۆقە بینە سەر ڕوو لە زیاد و ڕوولەکەمبوونی نەخشەکان تەمان ڕوو لە زیاد و ڕوولەکەم ئەگە بینە سەر ئەو وێنەیە قوتابیان کاتێک نەخشەیەک بەرەو خوارەوە ڕۆی ئەوە ڕوولەکەمە ڕووکلێر ئاماژان پێکەدێت لە خوارەوە تەماشا قوتابیان ئەگەر لە خوارەوە بۆ سەرەوە ڕۆژ ڕوو لە زیاد بوونە ئەگەر لە خوارەوە بوو نەخشەکە چووە سەرەوە ئەوە نەخشەیەکی ڕوو لە زیاد ئەگەر لە سەرەوە بەرەو خوارەوە ڕۆیشت ئەوە پێ دەڵێن ڕوولەکەم دائیمەن هەموو نەخشەیەکیش هەموو ڕوونکردنەوەیەکیش حسابکردنی وێنەکەی ئەزە ڕوو لە زیاد و ڕوولەکەمەوانە بەتایبەت ڕوو لە زیاد و ڕوولەکەم لە چەپ لە بۆ ڕاست حساب دەکەیت لە چەپ لە بۆ ڕاست ئێستاگەمە بۆ شوێ بڕۆین تەماشا نەخشەکە ڕوولەکەمە دوای ئەوە دەبیتە ڕوو لە زیاد ئەگەر بین ئەوە وەکو برین تێگەشتنە بەتەڵێ بینە سەر پێناسەکەی یعنی پێناسەکەی بە شێوێکی ئەلمی تەماشا ڕوو لە زیاد بوون و ڕوولەکەمبووی نەخشەکان قوتابیان تەماشا دەڵێت بە x یەک و x دوو ژماری ماوەیەکی بواری نەخشەکەی f(x) بن نەخشەکە ڕوو لە زیادبوون دەبێت کاتێک ئەگەر هاتوو کو x یەکەم گسکەتب لە x دووەم ئەوە ئێفەکانیشی f یەکەمیش گسکەتب لە f دووەم تەماشا یەکەن قوتابیان ئێستا ئەوە کو بزانم ئەوەیان ڕوو لە زیاد یعنی بە شێوە دیارە بە شکل لە خوارە چوتە سەرێ بەڵام بە وەرگرتنی بەها و ڕسمەکانی تەماشاکەن قوتابیان ئەگەر ئەوەی وای دانیم ئەوەیان x یەکە ئەویان x دووە تەماشا دەکەم x یەک گسکەتر لە دوو طبعاً چار گسکەتر لە پێنج ڕسمەکانی یعنی وایەکانی ئێفەکانی ئەوە ئێفەکەی ئێفی پێنجەکەش ئەوە ئێفەکەی تەماشا دەکەم کو x یەک
گسکەترە لە x2 ئێفەکانیشان ها ئەو ئێفی x2 ڕسمەکەی گەورەترە لە ئێفی x1 کەواتە لەبەر ئەو ئەی x1 گسکەتر لە x2 ڕسمەکانیشان ئێفەکانیشان ئێفی x2 گەورەتر بوو لە ئێفی x1 کەواتە ئەوە چییە؟ ڕوو لە زیادە. ئەدی ڕوولەکەم تەماشا قوتابیانەکە ئەو دوو بەهایە وەگرین x1 و x2 ئەوە x1 ئەوەشان x2 تەماشا دەکەن تەمان هەمووتان زانین x2 یەکەم گسکەتر لە x2 بەڵام تەماشا دەکەین ڕسمی x1 ڕسمەکەی بڵندترە زیاترە گەورەترە لە ڕسمی وێنەی چێ x2 خۆی لە ئەسڵدا x1 گسکەترە لە x2 یەک گسکەترە لە دوو بەڵام ڕسمەکانیان ڕسمی x1 برنتر لە سەرەوەترە یعنی وایەکەی زیاترە وا دەگاتە 3 بەڵام ڕسمی x2 لە چەندە لێچیە کەواتە تەماشا دەکەم پێچەوانە بوویتەوە x1 گسکەتر لە x2 بەڵام ڕسمەکەی وەی گەورەتر لە ڕسمی وەی یعنی وایەکانیان ئێفەکانیان کەواتە مادەم پێچەوانەیە کەواتە ئەوە ڕوو لە کەمبوونە. هەروەکو لێرە ئاماژەی پێکرایە نەخشەکە ڕوو لە کەمبوون دەبێت کاتێک x1 گسکەت تەماشاکەن قوتابیان ئەگەر x1 گسکەتر لە x2 طبعا ئەو x1 لە x2 ئەگەر هات ئەو گسکەتر لەوەی ئەوە ئێفی x1 گەورەتر بی یعنی ڕسمەکەی گەورەتر بی لە ئێفی x2 هەروەکو تازە ڕوونمان کردەوە. ئێستا دینە سەر نمونەی دووەم دڵ هێرکای ڕوونکردنەوەی ئەوە وێنەی ڕوونکردنەوەکەی قوتابیان تەماشاکەنێ ئەوە نەخشەیەکە x3 کۆسی x2 کەمی یەکس کەمی سێ ئەو ڕوونکردنەوەکەی پرسیار لەسەرەوەی دەڵێت دەڵێ بەهای ئەو پەڕی نەخشەکە بە نزیکترین دەی بنووسا و وارەوە ئەوە لقی ئەلف لقی با دەناسە ڕوو لە زیاد بوون و ڕوو لە کەمبوونی نەخشەکە دیاری بکە. باشە تەماشاکەن قوتابیان ئەوە وێنەی ڕوونکردنەوەکەی نەخشەی سەرەوەیە. یەکەم جار ئەمە دەزانین ئێستا ئەوە دوو خاڵی شلۆقی هەیە دوو خاڵی شلۆقی هەیە لە بۆ وەڵامی ئەلف زارە وەڵامی ئەلف دەرێتە بەهای ئەو پەڕی یەکەم زار ئەمە دەزانین ئەوە دوو خاڵی شلۆقی هەیە دوو شلۆقی هەیە مادەم وایە دوو بەهای ئەو پەڕی هەیە ئەوە خاڵە شلۆقان ئەوە یەکەچیان ئەوەشان یەکەچیان خاڵە شلۆق دەبنە بەهای ئەو پەڕی ئێستاما ئەوە دوو بەهای ئەو پەڕیمانێ ئەوە یەک ئەوە دوو یەکەچیان گەورەترین بەهای ئەو پەڕیە یەکەچیان بچووترین بەهای ئەو پەڕی پێ دێن گەورەترین کۆتایی خۆزێ و بچووترین کۆتایی خۆزێ کەواتە دوو بەهای ئەو پەڕی هەیە دوو بەهای ئەو پەڕی هەیە گەورەترین بەهای ئەو پەڕی کە دەگاتە گەورەترین کۆتایی خۆزێ دەرێت بەهاکەی بەهای گەورەترین کۆتایی بەهای گەورەترین بەهای ئەو پەڕی گەورەترین بەهای ئەو پەڕی دەکاتە چەند ئەوە گەورەترین بەهایە دەکاتە چەند یعنی بزانە لە ڕاستی وای چەندە تەماشا دەکەم لە سێ ڕەتیدایە بڵندترە کەواتە نووسم 3.1 بە نزیکەی چکە باز دەکە دەڵێ بە نزیکەی بچووترین بەهای ئەو پەڕی بچووترین بەهای ئەو پەڕی تەماشا دەکەم ئەو بچووترین بەهای ئەو پەڕیە تەماشا دەکەم لە سالب 3 کەمترە یعنی تۆزێک هاتە خوارێ ئەمەش سالب 3.1 ئەوە بنسبەت وەڵامی پرسیار یەکەم دوو بەهای ئەو پەڕیە گەورەترین و بچووترین گەورەکە 3.1 و گسەکە سالب 3.1 لە سالب 3.1 تۆزەکە هاتیتە خوارێ لە بۆ وەڵامی دوم ناوچە ڕوو لە زیاد و ڕوو لە کەم تەماشاکەن قوتابیان ناوچە ڕوو لە کەم ئەوە دیارە بەچاو ئەلێرە هەتا ئێرە ئەوە ڕوو لە کەمە بەڵام ئێکسەکانی حسێب دەکەی یعنی ئەلێڕا تەماشاکەن قوتابیان هەتا چێندەر هەتا ئێرە ئەوەندە لەو بینەی ناوچەی ڕوو لە کەمە کەواتە دەڵێتە ڕوو لە کەمبوون دەکاتە لە بینی چێندەر و چێندەر تەماشا لە سالب 2.1 تۆز لایدا یعنی کەمترە نرخەکە دەڵێن سالب 2.2 لەو بینەی
سالب 2.2 باشە چێن دەریتکە بینەکەی چێن دەرا ئەویتکە نرخەکەی تر تەمەشا لە چێن هەتا چێن دەریتکە ناوچە ڕوولەکەم لێرە هەتا ئێرە تەماشا دەکەم ئێرە چێن دەرا تەماشا قوتابیان ڕقەمەکەی ئەکسی لە سفری ڕەتیدایە 0.2 ئەمە 0.2 بە نزیکەی وەردەگرین کەواتە ناوچەی ڕوولەکەم بوون لە بینی سالب 2.2 هەتا 0.2 لەو بینەی ناوچەی ڕوولەکەم بوونە ئەدی ناوچەی ڕوولە زیاد ڕوولە زیاد بەدەر لەو ناوچە ڕوولەکەم بوون دەبتە ڕوولە زیاد ئەگەر ژنا دەتوانی بڵێ لە سالب 2.2 گچکەتر عەفوەنەوە لێرە چمان هەیە ناوچەی ڕوولەکەم بوون لەو بینەی گوتمان تەماشا قوتابیان ناوچەی ڕوولەکەم بوون لەو بینەیە باشە کەواتە ڕوولەکەم بوون ڕوولەکەم بوون دەکەوێتە بینی چێ و چێ دەکەوێتە بینی سالب 2.2 ئێکس لێرە گەورەتر ڕوولەکەم بوون هەتا چێن دەر هەتا ئەو ناوچەیە چەندە 0.2 هەتا ئەو بینە یعنی لەوەی گەورەتر لەوەی گچکەتر لەو بینەی تەماشا دەکەم فعلەن ڕسمەکە هاتیتە خوارێ ڕوولەکەم بوونە ناوچەی ڕوولە زیاد ناوچە ڕوولە زیاد تەماشا دەکەم بەدەر لەو ناوچەی دەبتە ڕوولە زیاد بەڵام ئەمە دەمانێت ماوەکەی بنووسین گچکەتر لەو ماوەی ئەلێرە ئەوە ڕوولە زیادە تەماشا لێ هەتا ئێرە ڕوولە زیادە کو من ئەوەندەی بنووسم دەڵێم لە سالب دەتوانین بنووسی کاتێک ئێکس گچکەترە لە چ گچکەترە لە سالب 2.2 و هەروەها چیتکە کاتێک ئێکس گەورەترە تەماشا لە چێندا ئەلێرە ڕوولە زیادە ئەوە ڕوولە زیادە ئەوەشان ڕوولە زیادە لەو پۆینتی گەورەتر چەندە ئێرە 0.2 کاتێک ئێکس گەورەترە لە 0.2 کەواتە ناوچە ڕوولەکەم دەکەوێتە بینی سالب 2.2 و هەروە 0.2 ئەو بینە بەڵام ناوچە ڕوولە زیاد پێشەوەی بگاتە سالب 2.2 پێشەوەی بگاتە یعنی گچکەتر لەوێندەر ئێکس گچکەتر لە سالب 2.2 و هەروەها گەورەتر لێرە ئەلێرە لە پاش ئەو پۆینتەی ئێکسی 0.2 ڕسمەکە وێنە ڕوونکردنەوەیەکە ڕوولە زیاد بوونە بینە سەر پرسیارشکە لە ڕاهێنان ئاڕاستەکراو دەڵێ ئەو نەخشەمانە وای یەکسانە بە ئێکسوان 3 کۆ ئێکسوان 2 کەمی 2 ئێکس ئەوە وێنە ڕوونکردنەوەکە داوای کێشانی دەکات ئەوە وێنە ڕوونکردنەوەکەمان هەیە ئەوجا پرسیار دەڵێت ژمارەی خاڵە شلۆکانی نەخشەکە چەندە طبعاً ئەوە دیارە کوبزان ئەوە خاڵی شلۆقە لە ڕوولە زیاد بۆ ڕوولەکەم ئێرە خاڵی شلۆقە ئەوە خاڵی شلۆق کەواتە دەنووسم 2 خاڵی شلۆقی هەیە 2 خاڵی شلۆقی هەیە ئەوە بەنسبەت وەڵامی پرسیاری چەندەم بوو پرسیاری هەفتەم پرسیاری هەشتم دەڵێت ئەو پەڕی بەهاکان دیار بکە کە نزیک کرابێتەوە بۆ نزیکترین دەی بەهای ئەو پەڕی ئەگەر 2 خاڵی شلۆقە بێت 2 بەهای ئەو پەڕی هەیە ئەوە گەورەترین بەهای ئەو پەڕی ئەو بچووکترین بەهای ئەو پەڕی 2 بەهای ئەو پەڕی هەیە ئەو لە بۆ وەڵامی پرسیاری هەشتم 2 بەهای ئەو پەڕی هەیە گەورەترین بەهای ئەو پەڕی بەهای ئەو پەڕی تەماشا ئەوە گەورەترین بەهای ئەو پەڕی ئەو بچووترینە گەورەترینیان تەماشا دەکەم لە 2 بڵندترە کەواتە نووسم 2 پۆینت بە نزیکەی 2.1 ئەویت کە تەماشا دەکەن قوتابیان لە بەهای بچووترین بەهای ئەو پەڕی ئەلێ دەنووسم بچووترین بەهای ئەو پەڕی ئەوە خاڵەکەیە لە چەندی کەمترە تەماشا دەکەم لە سالب 0.5 هاتە خوارێ زیاتر کەواتە دەکاتە سالب 0. بۆ نمونە 6
دەبێت چکە لە بەرەو زیاتر هاتیتە خوارێ کەواتە بەسووترین بەهای ئەو پەرشمان دیاری کرد لە بۆ وەڵامی پرسیاری نوێیەم ناوچە ڕوولزیاد و ڕوولەکەم تەماشا قوتابیە ناوچە ڕوولزیاد و ڕوولەکەم تەماشا ئەوە دیارە ئەلێ لە ناوچەی ڕوولەکەم ئەلێرە ڕسمەکە ڕوولەکەم بوونە هەتا چێنە تا ئێرە باشە ئەوە بەرامبەر چ ئێکسە چییە؟ وارەوها ئەوەشیان بەرامبەر چ ئێکسە چییە؟ باشە دەڵێن چ ڕوولەکەم بوون لە چێنە تا چێن دەرتەماشاکەنێ لە سالب یەک لە زیاتر هاتە ژۆرێ چەندە دەڵێن سالب 1.2 ئەوجا ئێکسەکەی دایانە نێوان ئەو دووەی ئەو دوو پۆینتە سالب 1.2 طبعا لەوەی گەورەترە و هەروەها گسکەترە لە چەند 0.5 کەواتە ئەوە ناوچەی ڕوولەکەم بوونە لەو ناوچەی لێرە هەتا ئێرە ڕسمەکە هاتیتە خوارێ ئەو جارە ناوچەی ڕوولەزیاد ناوچەی ڕوولەزیاد تەماشاکەن قوتابیان بەدەر لێرە دەبێتە ناوچە ڕوولەزیاد ئەلێرە ڕوولەزیادە و هەروەها لێرەشڕە چەند نووسین دەڵێن ئێکس گسکەتر لەو ماوەیە سالب 1.2 ئەوە گسکەتر لێرە ڕوولە زیادە ئەدی لە چند کە ڕوولە زیادە ئەلێرە ڕوولە زیادە لە چەندی گەورەتر ها ئێکس گەورەتر لە چەند گەورەتر لە 0.5 ڕوولە زیادە ئەوە ناوچە ڕوولە زیاد و ڕوولەکەم زانین پرسیاری ترمانمە تاوە پرسیارەکە هەر ئەوەندە بوون بە هیوای سوود بە ئێوەی خۆشەویست